نزیکی سەعات 4 هەڵساوم و خۆم ئامادەکاریم کردو هاتووم بۆ ئێرە و لێرە تاکو بتوانم یەکەم نەفەر دەنگ بدەم بۆ جاری دووەمی هەڵبژاردن. دوو هەڵبژاردنە لەسەر یەک وەکو یەکەم کەس لە سنووری گەرمیان دەنگەدەی چه هەستێک تەیە ئەوها 2 ساڵ لەسەرێک یەکەم کەسە دەنگەدەی و تا چەند بەلاتەوە گرنگە هێزانیەکان و هاوڵاتیان بەژاری لە پرۆسی دەنگدان بکەن. زۆر سپاس بەخێر بێن. من سەرەتا بە ناوی لەوە دەست پێکەم کە وەکو یەکەم نەفەر دەنگەدەم ئەمە توانا و هەوڵی منە بۆ ئەوەی بتوانم کە دەنگ بدەم بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بێ پەرلەمانی عێراق بێ. هەڵبژاردن وەزیفەیەکە سەرشانی هەموو کەسێک لە هاوڵاتی بێ هێزی ئەمنی بێ پێویستە بڕۆین بەرە پرۆسەی دەنگدان. ئەمەش کە من تێم 2 ساڵە لەسەریەکە ئەتوانم یەکەم کەس دەنگ بدەم هۆکارەکەی ئەوەیە ئەمەوێ بە گوڕوتین و هێزەوە دەنگ بدەین ئەوەی کە مەبەستمانە بەرەو پێش بچێ چی وڵاتەکەمان لە ڕووی نێودەوڵەتی و لە ڕووی ناوخۆیە بتوانین بەرەو پێشی بەرین و ڕێژەی دەنگدان زیاد بوو. لە سەعات چەندەوە هەڵساوی لە خەو خۆت حازر من لە نزیکی دەربەنیخانەوە هاتووم نزیکی سەعات 4 هەڵساوم و خۆم ئامادەکاریم کردو هاتووم بۆ ئێرە و لێرە تاکو بتوانم یەکەم نەفەر دەنگ بدەم بۆ جاری دووەمی هەڵبژاردن. چه هەستێکتە بوو کە بۆ دووەم جارۆک و یەکەم نەفەر بەشداریت بۆ پەڕی خۆشحاڵیەوە مە خۆشحاڵی کردم وتوانیم کە لێرە ئامادە بم. زۆر خەمی ئەوەم بوو لە ڕاستیە بەس بەڵام باش بوو لە کاتی خۆی هاتم و توانیم ببمە یەکەم نەفەر لێ.